هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پارلەمان چی ڕوویدا؟ دابەشبوون و خوێندنەوەی استراتیژی. ڕۆژی دووشەممە 29 کانونی یەکەمی 2025 خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکەم دانیشتنی خۆی ئەنجامدا. ندعوكم إلى أداء اليمين الدستورية. ئەم دانیشتنە کە چاوەڕوانیکی زۆری لێ دەکرا نەگەر بۆ سوێن خواردنی ئەندامانی نوێ بەڵکو بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بوو کە پێک دێت لە سەرۆک و دووجێگرەکەی بەپی ئەو نەریتە سیاسی لە دوای ساڵی 2005ەوە لە عێراقدا پەیڕەو دەکرێت پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ پێگاتەی سوننا جێگری یەکەم بۆ شیعە و جێگری دووەمیش بۆ کورد دیاری کراوە. لە کاتێکدا هەڵبژاردننی سەرۆک و جێگری یەکەم بە شێوەیەکی ڕێژەیەی خێرا یەکلایی بووە، پرۆسەی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کە پشتی کووردا بۆ گۆڕەپانێکی گەرمی ململانی سیاسی و دوو گەڕی دەنگدانی بێ ئەنجامی بەخۆبینی. ریبوان شاخەوان ئەم ڕووداوە بووە هۆی دەرکەوتنی دابەشبوونە قوڵەکانی نێوان لایەنە کوردەکان و هەروەها هاوپەیمانێتی نوێ و چاوەڕوان نەکراوەکان لەسەر ئاستی عێراق. شیکاری هاوپەیمانێتی و دابەشبوونەکان نەخشەیەکی نوێی سیاسی. ئەنجامی دوو گەڕی دەنگدانەکە نەخشەیەکی ئاڵۆز و فرێڕەهەندی لە هاوپەیمانێتی سیاسیەکانی عێراق خستە ڕوو کە تێیدا ناکۆچیە ناوخۆیەکانی پێگاتەکان بەڕوونی دەرکەوتن. دابەشبوونی ماڵی کورد، پارتی دیموکراتی کوردستان. وەک براوە یەکەمی هەڵبژاردنەکان لە نێو لایەنە کوردیەکاندا بە 27 کورسیەوە پۆستی جێگری دووەمی بە مافی خۆی ئیستیحقاق ئینتیخابی دەزانی. پارتی پێش دانیشتنەکە شاخەوان عەبدوڵای وەک کاندیدی فەرمی و فەرهاد ئەتڕوشی وەک سەرۆکی فراکسیۆن دیاری کردبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەوتی هەڵوێست. لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا یەکێتی پشتیوانی لە کاندیدی ڕەوتی هەڵوێست دکتۆر ڕێبوار کەریم کرد. ئەمە وەک تەحەدایەکی ڕاستەوخۆی پارتی و ڕەتکردنەوەی لۆژیکی مافی هەڵبژاردن لێکدرایەوە. سەرچاوەکان ئاماژەیان بەوە کرد کە یەکێتی و حەشدەکان دەنجیان بە ڕێبوار کەریم داوە. بەنجینڕەکانی ئەندامی سەرکردایەتی پارتی هۆشداری دابوو کە ئەگەر ئەنجامەکان بەدڵی پارتی نەبێت هەڵوێستی توندمان دەبێت. ئەمەش ئاماژەیە بۆ قوڵی ناکۆچەکە و گرنگی پۆستەکە بۆ پارتی. نەتیجەی ئەم هەڵبژاردنە هەموو شتێک تەحدید دەکەن. دابەشبوونی چوارچێوەی هەماهەنگی شیعە. هەڵبژاردنەکە دابەشبوونێکی ڕوونی لە ناو چوارچێوەی هەماهەنگی شیعەدا ئاشکرا کرد. سەرڕایەوەی پێکەوە حکوومەتیان پێگەناوە، بەڵام لەسەر ئەم پۆستە دوو بەرەی جیاواز دەرکەوتن. بەرەی پشتیوانی شاخەوان عەبدوڵڵا کاندیدی پارتی بە پێی شیکاری میدیاکان ئەم بەرەیە چەند لایەنێکی سەرەکی لەخۆگرت بوو. فراکسیۆنی دەوڵەتی یاسا نووری مالیشی 29 کورسی، فراکسیۆنی فەتح هادی عامری 21 کورسی، فراکسیۆنی ڕەوتی حیکمە عەمار حەکیم 18 کورسی، لەگەڵ فراکسیۆنی پارتی 27 کورسی و سیادا 9 کورسی. بەرەی پشتیوانی ڕێبوار کەریم کاندیدی هەڵوێست. بە شێوەیەکی نافەرمی ئەم بەرەیە لەو لایەنانە پێگاتبوو کە دژی هاوپەیمانێتی پارتی و بەشێک لە چوارچێوە بوون. دیارترینیان بریتی بوو لە فراکسیۆنی سادقون عەسایب ئەهلولحاق 27 کورسی، فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، ڕەوتی هەڵوێست 5 کورسی و ئەگەری هەیە لایەنە نوێ سوننەکان و سەربەخۆکانی دیکەش دەنجام پێدابێت. ئەم دابەشبوونە نیشانی ئەوەیە کە ململانەی نێوان باڵەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی بە تایبەتی باڵی مالیشی عامری بەرامبەر باڵی خەسعەلی گەیشتۆتە ئاستی پارلەمان و لەسەر پۆستەکان ڕەنگ دەداتەوە. خوێندنەوە و شیکاری استراتیژی. ڕووداوەکانی پارلەمان بوونەتە جێگەی شیکاری بەرفراوانی ناوەندە سیاسی و میدیاییەکان. چەندین خوێندنەوەی جیاواز بۆ ئەم دۆخە هەیە. زۆرێک لە شیکەرەوەکان پیان وایە کە پشتیوانی بەشێک لەلایەنە شیعەکان و یەکێتی بۆ کاندیدی دەرەوەی پارتی پەیامێکی ڕوون بووە بۆ سنووردارکردنی هەژمونی پارتی لە بەغدا. پارتی وەک گەورەترین هێزی کوردی چاوەڕێی ئەوەی دەکرد کە پۆستەکە بە ئاسانی بەدەستبێنێت، بەڵام ئەم ڕووداوە دەری خست کە هاوکێشەکان ئاڵۆزترن و ڕێکەوتنی سیاسی لە سەروی مافی هەڵبژاردنەوەیە. قوڵبوونەوەی ناکۆچەکانی پارتی و یەکێتی لە بەغدا. ئەم ڕووداوە بە ڕوونترین شێوە ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی لە گۆڕەپانی هەرێمی کوردستانەوە گواستەوە بۆ بەغداد. لە کاتێکدا لە ڕابردوودا هەوڵ دەدرا لە بەغدا وەک یەک تیم کار بکرێت. ئەم جارەیەکێتی بە ئاشکرا دژی کاندیدی پارتی وەستایەوە. ئەمە دەتوانێت کاریگەری نەرێنی لەسەر یەکریزی کورد لە دانوستانەکانی داهاتوودا هەبێت، بە تایبەت لە سەرپرسی سەرۆک کۆمار و بودجە و نەوت. دەرکەوتنی ڕەوتی هەڵوێست وەک هێزێکی کاریگەر. ڕەوتی هەڵوێست کە تەنها خاوەنی 5 کورسیە توانی ببێتە خاڵی چەقی ململانەی نێوان دوو جەمسەرە گەورەکە،
توانای کاندیدەکان بۆ کۆکردنەوەی 156 دەنگ لە گەڕی دووەمدا نیشانەی ئەوەیە کە ئەم ڕەوتە نوێیە توانیوێتی سوود لە ناکۆچەکانی نێوان هێزە گەورەکان وەربگرێت و خۆی وەک جێگرەوە یان هاوپەیمانێکی گرنگ بخاتە ڕوو. هەندێک شیکاری ئاماژە بۆ دەکەن کە خۆی لە خۆیدا گۆڕانکاریی سیاسی گەورەیە گە ڕێبوارکەریم پۆستەکەش بەدەست نێنێت. يعني هي محاولة للحد من هذا الصوت. ئەحمەد مەیاحی شیکەرەوەی سیاسی ئاماژە بۆ دەکات کە شکستێنان لە یەکلایکردنەوەی پۆستەکان لە یەکەم دانیشتندا ڕنگدانەوەی بێتوانایی هێزە سیاسیەکانە لە گەیشتن بە ڕێکەوتنی پێشوەختە. ئەمەش دەبێتە هۆی نەبوونی متمانە و بەربەست لە بەردەم پرۆسەکانی دواتردا وەک پێگەێنانی حکوومەت و پەسەندکردنی یاساکان دروست دەکات. مێژووی پەرلەمانی عێراق دەری خستووە کە کاتێک ڕێکەوتنی پێشوەختە هەبوو بێت پرۆسەکان بە خێرایی ڕۆشتون، بەڵام لە حاڵەتی پارچە پارچەبووندا دۆخەکە بەرەو چەقبەستووی دەڕوات. دەرەنجام و پێشبینیەکان دواخستنی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بۆ گەڕی سێم چەند دەرەنجامێکی سەرەتایی لێ دەکەوێتەوە. ئاڵۆزبوونی زیاتری پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسیەکان کات لە نێوان گەڕی دووەم و سێهەمدا دەبێتە دەرفەتێک بۆ دانوستاندنی چرتر، بەڵام لە هەمان کاتدا دەکرێت ببێتە هۆی قوڵبوونەوەی ناکۆچیەکان و سەودا و مامەڵی سیاسی زیاتر. چارەنووسی پشتی کورد لە بەغدا ئەگەر لایەنە کوردەکان نەگەنە ڕێکەوتن ئەگەری هەیە لایەنە عێراقیەکان ڕۆڵی کینگمەیکەر ببین و ئەو کاندیدە سەربخەن کە لەگەڵ بەرژەوەندەکانیاندا دێتەوە. ئەمەش پێگەی کورد لە بەغدا لاواز دەکات. کاریگەری لەسەر پێگەێنانی حکوومەت ئەم چەقبەستوویە لەسەر پۆستێکی سەرۆکایەتی پەرلەمان ئاماژەیەکی نەرێنیە بۆ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکۆمەر و پاشان ڕاستپاردنی سەرۆکوەزیران کە پێشبینی دەکرێت پرۆسەیەکی درێژخایەن و پڕ لە چێشمە کێش بێت. لە کۆتاییدا ئەوەی لە 29 کانونی یەکەمدا ڕوویدا تەنها کێبڕچەیەک نەبوو لەسەر پۆستێک، بەڵکو تاقیکردنەوەیکی ڕاستەقینە بوو بۆ هاوسەنجی هێز لە عێراقی دوای هەڵبژاردن، چاوەکان لە سەرگەڕی سیەمی دەنگدان و ئەو ڕێکەوتنە سیاسیانن کە لە پشتی پەردەوە ئەنجام دەدرێن و چارەنووسی دەستەی سەرۆکایەتی پارلەمان و قۆناغی داهاتووی سیاسی عێراق دیاری دەکەن.